ئەمانەوێت لەسەر سوود و گرنگی هەنگ قسە بکەین لە بوارە جیاوازەکانە. با بزانین هەنگ چ سوودێکی هەیە بۆ بواری کشت و کاڵ، بۆ بواری ژینگە، لە زۆرێک لە بوارەکانی ترا چ ڕۆڵێکیان بینیوە. ئەو دیارترین ئەو سوودەی کە هەیەی ئەویش هەنگوینە کە ڕەنگە زۆری نەمان بەکاری بینین و بیخۆین. با بزانین هەنگوینی باش بە چێ وتێ هەنگوینی باش کام هەنگانن کە هەنگوینی زۆر باش ئەتوانن بەرهەم بێنن. ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد حەمە ئەمین کە بەڕێزیان پرۆفیسۆری یاریدەدەری خانەنشین و هەروە شارەزان لە بواری بەخێوکردنی هەنگ ئەمڕۆ لە ستۆدیۆ لامان ئامادەیە. دکتۆر سڵاو لەبێ ئەم کاتەوە باش. زۆر سپاسی کەناڵە ڕەنگینەکەی کورسا دەکەم بۆ ئەم دەرفەتە و سپاسی مادووبوونی ئێوەژەکەم. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر. ئێمە کە باز لە هەنگەکەین گرنگیشە زیانیاریمان هەبێت لەسەر ژیانی هەنگ بەگشتی. پێم بڵێ کوورەی هەنگ، ئەو کوورەی کە بۆ نمونەی تر هەنگی تایە لە چی و چی پێک دێت باشترین کوورە بۆ ئەوەی کە هەنگی تا بەخێو بکرێت و هەنگی تا پەروەردە بکرێت کام کوورانەیە. هەروە لە لای خۆشمان تا چەندێک بابەتی کوورەی هەنگ و ئەو هەنگوینانی کە لە نێو بازاڕەکانە بوونی هەیە لە ئێستا هەنگوینێکی ساغە و شیاوە بۆ خواردن. سەرەتا ئەگەر باسی کوورەیەکی هەنگ بکەین، کوورەکە تر یاخو لە سەبەتە و لە قوڕ دروستکراوە یاخو لە سنووق دروستکراوە. ئەوەی کەمە بەسمە لێرە کوورەی هەنگ لە چی پێگاتووە؟ کوورەی هەنگ پێگاتووە لە شاژن تاقانەیە و چەند سەد نێرەیەک و بە هەزاران پاڵە یاخو مێیەکان یا ئیشکارەکان. ئەمە وەکو کوورەی هەنگ. پورە لەگەڵ پورە فەرقی چییە؟ پورە ئەو کاتێک کە پورە ئەیە ئەڵێ پورەیەکی دەرکردووە. کوورە ئەو شوێنەیە کە هەنگەکەی تیاژی تدا سنووق یا سەبەتە بێ. هەنگەوان هەیە و هەنگەڵان هەیە. هەنگەڵان ئەو شوێنەیە کە هەنگەکانی تیا بەخێوەکەی کوورەکانی تیاداانێت. کام کوورەیان باشترینە دکتۆر؟ بەسەکەم. بەڵام هەنگەوان ئەو کەسەی لە ناو هەنگە ئیژەکە پێوتی هەنگەوان. ئەرکی پاراستن. تەمان دوو جۆر ئینمان هەیە، کوورەمان هەیە. ئەوەی کە باسم کرد سەبەتە و قوڕ و ئەمانەیە یا لە دار دروستەکرێ. ئەمە هی خۆماڵیە زیاتر کۆنە. ئەتوانە بڵم لە سا 28 کوورەکانی کوردستان پێکاتووە لەم نەوع کۆنەکەیان. لە سا 72 ئێستا کە دڵخۆشکەرێت بەرەو زیابوون نژەشی ئەم ڕێژەیە لە سنووقایە. کەواتە سنووق مەجای حرەکەتیە پشکنینی هەنگەکان بیکەیت زۆر باشترە. تووشی سەبەتارەوەی لە دواوە تۆ فەتحەیەکی تایە لە دوارەوە ئەو کاتی هەنگوین بڕین یاک نازانی نەخۆشی هەیە نیەتی کاتی هەنگوینی کەی بڕیە بێ و شانانە دەرێنی تە نازانی چەنی ماوە چەنی بەجێ ماوە بەڵام تۆ لە ناو سنووقە کە ئاوا بەرزێکەیتەوە زۆر ڕوون و ئاشکرایە هەموو شتێگە بینی. دای مەژە خاڵ هەیە لە کاتی پشکنی نەبێ زۆر وریابی کە شانا پشکنی لەسەر سنووقەکە بێڵەچووکی لەوانەیە لەو کاتا شاژن تاقانەیە 15 ڕۆژیەوێت تاوەکو دروست دەبێتەوە دەورەی حیاتی تەواو بێ. لەو کاتە لەوانەیە شاژن بکەوێتە ژێر پێت بمرێ. لەبەرەوە بێ لەسەر سنووقەکە ئاوەبەرزیکەیت و ئاوای لەکەیت و اینجا ئاوای لەکەیت و اینجا هەڵی جێڕیتەوە بۆی بزانی چۆنەوە چۆنی وەکو لە گرتە ڤیددیۆەکە دیمان ئێتە ئەمە کرمۆکەی مێەکانە هینی نێرەکانە تر ماڵی شاژنە کە دروست دەبێت لە کاتی پورە دانامی 2 هەفتە لەمە پێش ئەتوان بڵند 2 هەفتە کاتی ئەوە بوو کە پورە بات هەنگ. هەراوکەین بەگشتی سنووقەکە زۆر باشترە. مێژوی ئەم سنووقەش ئەگەڕێتەوە لە ساڵی 1851 لانگسترۆس زانایەکی ئەمەریکی بوو بۆشایی بینی شانەکانی دۆزیەوە کەس نێزانین لەو پێش وتی ئەو کە دەوری 2 سانتی نیوە ئەو بۆشایە بۆی دەرکەوت کە ئەمە مەجای حرەکەی هەنگە هات بە خەیاڵە ئەگەر ئێمە تەختە دانین ئەساسی شەمعی بۆ دانێن بنچینە مێویەکان ئەوەی کە چاو شەش باڵەکانی لەسرە ئەگەر نەشیکەی تەختەکەی بۆدانی هەنگ لەسەری هەڵەشنێ فکرەکەشی ڕاست دەرچوو دوایی ئەمەی دروست کرد ئیتر لە جاتیەوەی تۆ شانە خڕەکە بێت تۆ ئیتارێکە بۆ دانا چوارچێوەی تەختە ئێتە تۆ ئەگەر ئەساسی شەمعیشی بۆ دانی زۆر باشترە بۆ وەکوایە تۆ خانوویەک ئەساسەکە حازر بێ بە دڵی خۆت بێ بیکڕی لەوەی کە عەرزەیە بکڕی بە بێ ئەساس بەبێ بناغا. لەبەرەوە ئەو ئەساسی کە بۆی دانی هینی بنچینە مێوەکان باشترە بۆی دانی بۆە بەس یەک زانیاری بچووک لێرە هەتاکو چیلۆیەک مێو دروستەکە
بە معدل 8 کیلۆ هەنگوین سەرفەکە وەکو وزە نەک بەکاری بێنە لە بیناکردنی شانەکە وەکو وزە سەرفەکە لەبەرەوە تۆ کیلۆیەک مێ و 15 شانەی هینەکە 15 بنچینەی مێویەکات تۆ لە 4 سنووقە هەبێ و 15 لە وەرزێکە سەرفە بێت دەبەرەوە تۆ 8 کیلۆ هەنگوینی جێڕایەوە بۆیە باشە بنچینە مێوەکان کە شەش پاڵۆکانە لەسەری هەڵکەنراوە تەبع کراوە یا چاپ کراوە ئەم لەسەری هەڵەشنێ و خانۆکە بەرزەکاتەوە کاتە دوکتۆر بۆیە ئەوترێت کە دوو گەدەی هەیە گەدەیەکە ئەو هەنگوینە بۆ خۆی بەکارەهێنە گەدەیەکە کە هەنگوینەکەت یا هەڵەگرێت هەنگوین ئەوی لێرا ڕامەکێشێ بۆ وەڵامی پرسیارێکی تر خۆم بیکەم یعنی کە تۆ هەنگوینە بڕی لە نهایەتی هەشت و بیدایەتی نۆ یا بەرەو مانگی دا ئەبێ حساب بۆ ئەوە بکەی ئەو هەنگوینە تەبان خۆی هەوینەکە کۆکاتەوە بۆ ئێمەی کۆکاتەوە خۆشی لێخوا خواردنەکە بۆ ئەوان هەڵاڵی تێکەڵاوەکە وەکو سەرچاوی پرۆتین بەڵام بۆ ئێمە بۆ بەشی لێی گوڵەکە هێڵێتەوە جا ئەگەر لە سێیەکی ئەبێ لە زستانە بۆ بهێڵیتەوە بۆیە زۆر کەس کە هەنگ بەخێوەکە ئەڵێ هەنگکانم ئەم زستانە تحملی نەماوە مردوون بۆچی مردوون لەبەرەوەی تۆ بنبڕی کردووە ینی زوڵمە لێ کردووە دکتۆر هەنێک من ئەمەم بیستووە ئەڵێن بۆ نمونە بۆ ئەوەی کە بۆ مەصرفی خودی هەنگەکە دابنێن ئەو جۆرە هەنگوینێک هەیە شەکراوی تێکەڵەکەن و ئەمان ئەوەی بۆ داانێن ئەمە کارەکاتە سەر هەر ئەوانە تویشی زۆر ڕامانە کێشێ بە کورتی بەس بەرنامەکە کراوەیە بەڵێ بەڵێ لە پەخش لێرە کە من ئەڵم هەنگوین ببڕێ کتێب وا فەرمێت مندا ئەڵێ یەک لە سەسی شانەکانی بۆ بێڵەر هەنگوینەکەی بۆ بێڵەر و بۆ جستان بۆ نمونە ئەگەر سێ شانە هەنگوینی تیابێ تۆ دوانی دەربێنە بە چوارچێوەیەک یا شانەیەک بۆی بەجێبێڵە بۆ جستان چونکێوی جستانە و زیندەوەرە و پێویستی بە وزە هەیە لە دەریشەوە هیچ خواردنێک نییە کۆی کاتەوە ئەجا بێتە مەسەلەی شەکرا و پێدان مەسەلە من خۆم هەنگم هەیە لە ماڵەوە سێ چوار سنووقم هەیە ساڵانە وەکو هیوایەتێ وەکو ئارەزوویەک جنا بڵم خێری لێبینم نایبینم بەڵام وەکو ئارزوویەک هەم زۆر دکتۆر کاتی بەرنامەکەمان زۆری نەماوە ئەمە کەمە قسە لەسەر کوالیتی ئەو دوو جۆر هەنگوینە بکەین کە خۆت لەگەڵ خۆتا هێناوتە ئەم دوو هەنگوینە چ جیاوازیەکیان هەیە کامیان لە کامیان باشن و ئێمە ژۆک وڵاتی چۆن بزانین ئەمە هەنگوینێکی ساغە و ساغ والله جارێکیان مقابلم کرد بەس هەر لەبەر ئەوە بووی پێشماوەیەکیش زۆر کەس مقابلە کرا لەسەر هەنگوینی ساغ و هەنگوینی ئەسڵ هینە ساختە بەڵام من ئەگەرمە باسی ئەم هەنگوینە بکەم ئەمە چیلۆیەکە وە شەر چیلۆیەکە ئەمە پاڵاوتەیە ئەمە ئەم هەنگوینەیە بە فەرازە ئیتالەکە خێدنەوە بەرمیلێکەوە شوێنی چوار ئیتالی هەیە هەیە بەدەست ئیژەکە میکانیزمەکەی هەیە بە کارەبا ئیژەکە ئەمە بە شانەکەوەیە هەیە زۆقی ئەو مرۆڤەیە ئەو ئینسانی هەیە بە شانەکە حەزیلەکە هەیە بە پاڵاوتە حەزیلەکە ینا ئەم دوانە هەردووشی یەک هەنگوینە ئەمە پاڵاوتەیە لەگەڵ شانەکایە باشەوە باشترە بە شانەکەی و بەیان هەر خۆی وەڵاهی وەکو خۆم لە ماڵیشەوە کە ئەی خۆم و یا دەخوادی مناڵەکانی بەم یا ماڵەوە ماڵ و مناڵ حەزەکەم بە شانەکە بۆ مێوەکەش کاچێتە مەعیدەوە ئەبێتەوەی تاقیمی یا پاکشکردنی ناو دەمودان ئەوەی هەناسات دەخوارەوە شتێکی باشە ئەوەی شانەکە باشترە ئەوەی شانەکە باشترە بخورێ بەسێ تەبیعەتی ناچێتە سەر باش ئێستا چۆن ئێمە بزانین ئایا ئەو هەنگوینەکە بەکارمان هەناوە ئەسڵیانە وەڵی لەوە من ئەگەڕێمەوە بۆ یە خاڵی سەرەکی هەچیەک من ئێڵم یا هەچ کەسی تر بیڵێ لە جیاتی من بڵێ وەڵا هەنگوین بە تام و بۆن و ئەمانە یا بە فەحسی بکەیت و وا بکەیت و ئەمانە هەمووی نەسەلمێنراوە لە ڕووی زانستەوە ئەگە بێتە سەر ڕووی زانی پێویستیمان بە تاقیگەیەکەیە هەتا ئێستا حکوومەتی هەرێم هەتا ئێستا وەزارەتی کشتتوکاڵ هەتا ئێستا ئیداری باڵین سلێمانی نازانم پارە سەرف ناکرێت بۆ دروستکردنی تاقیگەیەک من ئێستا خۆم خەریکم لەگەڵ برادەرێکە بەشێکم شتێکی وا بکرێ کە تاقیەیەکی دەوڵەمەند من کاڵم دەوڵەمەند بێ بە ئامێرەکان بۆ فەحسی هەنگوین لە هەموو ڕوویەکەوە شەکرەکەی چەنە ڕادەی شیەکەی چەنە کانزەکانی تایەتی چەنە چی ئەنزیماتیایە
ئەی تۆ ئەوانە نەزانی ناحی زانستی تاقی نەکەیتەوە نەپشکنی تۆ نازانی ئەو هەنگوینە کواڵەتی بەرزیا بەرز نییە. باش دکتور بەڵام بە کورتی عزیێت کێشی وەڵام بێتەوە بە کورتی عزیێت کێشی ئایاوا هەیە بڵێ ئەم جۆرە گوڵا هەنگوینەکەی باشترە؟ بەڵێ جا هەیە هەنگوینی هەیە تاڵە من لەسەرەوە شتێک بۆ بازەکەم بە کورتی پێرێ لە ماڵی پوورێکم بووم چوم وتی وەڵا باش بوو هاتی هەنگوینێکیان بۆ هێ ناوم تاڵە نەمێرەوە بیخۆم وتم بۆ وتی وتمە نەوکو ژاری تیاابێ جا هەنگوین هەیە تاڵە زیاتر ڕۆکی تاڵیشکە شیلەی گوڵەکەی تاڵە مەسە هەنگوین هەیە جابۆگەنەیە هەنگ حەزی لێکان بەڵام ئەو مادەی کەتیاتی سکۆلاپین بەکارێ بۆ مادەی بێهۆشی هینە مخەدیری لە دروست دەکرێت جا هەنگەیە حەزی لێکە جا ئەگەوە زۆر بێ خەتەرە بەڵام ئەو تاڵیشکە چەند زۆر بێ احتیادی هەنگوینەکە تامی تاڵی ئەیە زیاتر عناصری تایە قیمەی غیزایەکەی باشترە بۆ مرۆڤ لەبەرەوە ئاساییە هەموو کاتێک بە بۆن و بەرامی هەنگوینەکە تۆ بۆ دەرەکەوێ شیلەی گوڵەکە جیاوازی زۆر باشە دەستە خۆش بێ دکتۆر بابەتی زۆرترمان مابوو کە گفتوگوی لەسەرکیم بەستر کاتی پرۆگرامەکە بەرەو کۆتاییەکێ دەست و چاوە خۆش بێ سپاس بۆ تاوی زانیاریەکانت